لا تەوەری دوای بەڕامی بانی باش کوردستاندا ئێمە باز لە بەردی گورچیلە دەکەین چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەردی گورچیلەدا پێویستە ئێمە چۆن مامەڵی لەگەڵدا بکەین ڕێگا چارەسەریەکان چین لە ئەمانکەدا خۆپارێزی چۆن دەبێت من گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ دکتۆر زەرهەد ڕەشید کە پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و ئەنجامی میزەڕۆیە. بانی باش دکتۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی بانی باش کوردستاندا. لەسەر تا ئەمە بزانم چۆن مامەڵە لەگەڵ بەردی گورچیلەدا بکرێت. بەیانی ئێوەش باشتر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەردی گورچیلە بەڵێ عیزەکەم بەنسبەت بەردی گورچیلە تەواان باوە نەخۆشیێکی باوە بە تایبەتی ئەم ساڵانەی دوایی تەمان لە بەڕێژەیەکی گشتی لە جیهاندا کە گەر ساڵی هەفتاکان بگەڕێنەوە ڕێژەکەی زۆر کەمتر و بەڵام لە ئێستادا یەک لە دە کەس ممکن لە ژیانیدا تووشی بەردی گورچیلە بێتەوە. بۆیە نابێ ئیهمالی بکرێت. بەردی گورچیلە چۆن دروستە بێت؟ طبعاً زۆربەی لە کالیسیۆمە 185 بەردەکان کالیسیۆمە یوریک ئەسیدە کۆمەڵێک موادی تر هەیە بەڵام ڕێژێکی زۆری کالیسیۆم تەنها لە ئاویش هەیە. ئێسکەکانمان بە کالیسیۆم ڕقی ئەمە ناتوانین بڵین کالیسیۆم ناخۆین بەڵێ ئەتوانین بڵێ کالیسیۆم بخۆین و زۆربەی حاڵەتەکان کە دروستە بێ فلتەری کلیەکان تەواو نییە بە حاڵە بە ڕێژەیەکی زیاد لە حەد کالیسیۆم دەرەدا. بۆیە ئەبێ زۆر وریابین لەوەی کە بیتوێنینەوە لەوەی کە بە ڕێژێکی باش ئاو بخۆنی بەردەکە دروست بێتن. بەڵێ دکتۆر باس لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە و ئەم بابەتانە کرد. نەمێ بزانم چۆن مامەڵە بکرێت بۆ نەکەتاکێک خۆی دەزانێت کە بەردی گورچیلەی هەیە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات وەیە نەگاتە حەدێک کە بەرەو ئاقارێکی دیکە گرفتێکی دیکەدا بڕوە. والله زمنا خۆش چۆن هەسپەیەکە طبعاً وەکو ئاراز بۆ نمونە حاڵەتێک تووشی حاڵەتی ژانە بێ ئەگە بەردەکە بە تایبەتی لە گورچیلەی بێ گورچیلەکە تووشی هەڵاوسانە بێ احتیمالە تووشی ئەوکردن بێ نەخۆشەکە گە بەردەکە لە گورچیلەی بێ ژانیە بێتن قەبرغەی ژانەکە نەخۆشەکە ممکن ئەگەر هەوکردن هەبێت تاولەرزی هەبێتن فکاتێک کە تاولەرزێ بێ نەخۆش دڵی هەڵەتی ئەڕشێتەوە ئەگە بێتە بۆ ڕێکە کە بێتە بۆ ڕێکە دابەزێتە بۆ ڕێکە ئەو کاتە نەخۆشەکە سەیەکی هەست بە ئازارێکی زۆرەکە و دڵی هەڵەتێ بە هەمان شێوە گورچیلی ئەپەنوێن جار وایە بۆ نەخۆش هەستی پێ نەکردووە بە تووشی حاڵەتێکی وا بووە بەردەکە کلی لێ دەستداوە فبۆی ئەوانەی بەردیانی ئامۆژگاریەکەن بەڕاستی بە دوواداچوون بکەن ئەگەر ژانیان هەبوو جا ئەگەر ژانیشان نەبوو بەڕاستی 6 مانگ بە ساڵی جارێک مەفروضە مەثەرەن بێن بۆ لای دکتۆر بۆی مەسەلەن فحوسات ئەنجام باتن تا بزانانی ئایا ڕێڕەوەکەی گیراویانە نەخۆشمان هەبووە وەڕاستی هەستی پێ نەکردو ڕێڕەوەکەی گیرا و گورچیلەکەی لە دەستداوە باش ئایزمیانی نابێ ئەهمالیکە نەخۆشەکە. بەڵێ دکتۆر ئەوەی کە لەسەر شاشەیان ئارتی نیشاندات ئەمە باسێک لەوە مام بکەین چۆنیەتی ماڵەکردن لەگەڵ ئەوە ڕێگا چارەی بۆی بەکاردێت یاخو چۆنە؟ عیزەکەم ئەوە مەسەلەن ئەمە لە ڕێگەی کونێک و تەنیشتەوە بۆمان ئەنجامداوە بۆ ئەو نەخۆشە فەمە نازووی نەرمی پێڵێ ها بزانە ترسی جیرفانەکانەکەن دوایە کە بەردەکەمان بەدەهێن ناتوانین لەو ڕێگەیەوە دڵنیا بین کە بەرد بەجی نماوە ئەمە نازۆرێکی نەرمە لە کونێکی تەنیشتەوە کە نەتوانراوە لە ڕێگەی بۆڕی میزەوە حەل بکرێت لە تەنیشتەوە بە کونێکی کەمتر لە نیو سانتیم سەیکە ئەوە ناو گورچیلەکەیە ئەمە جیرفانی گورچیلەکانە هی نەخۆشە کە دوایە ینی بەردەکەمان بۆ دەرهێنا بۆی دڵنیا بیم بزانین لە هیچ جیرفانەکان ئەم جیرفانانەی گورچیلە مەثەلەن بەرد بەجی ماوە یان جاروە بەردێکی بچووک ئەچێتە جیرفانێکی تر فەو لە ڕێگاوە بەو جیهازە نوێوە ئەتوانین ئێمە چێکەوێن دڵنیا بین لەوەی کە بەرد بەجی نماوە. بەڵێ ئەیکاتە دکتۆر ینی ڕێگاکانی دیکە چین بۆ منە تاکێک کەس دەکات یاخود دەزانێت کە بەردی گورچیلەی هەیە چۆن ڕێگاکانی بۆ چارەسەر دەکرێت بۆ منە باز لە لێزەر و نەشتەرگەری و ئەم بابەتانە ئاکرێت. باش ئایزم ئێستا گەر ورد بینەوە نەخۆشەکە کە دڵنیا بوو لەوەی کە بەردی هەیە دوای ئێمە دەستنیشانمان کرد کە بەردی گورچیلە هەیە جا بەردەکە لە گورچیلەیە یان لە بۆڕێکەیە یان دابەزیوێتە میزەڵانی طبعاً بۆ حاڵەتانە حاڵەت بە شێوەیەکی گشتی ئەمە سەرەتا ئەگە بەردەکە بچووک بێتن نەخۆشەکە ئازاری نەبێ هەوکردنی نەبێ لە ڕێگای چارەسەری عیلاجی بۆ ئەەکەین داودەرمانی ئەدەینێ بۆ ڕێگەیە بۆ ڕێکەی فراوانکە ئەنگە لە دابزیوەتە بینی گورچیلە و با بڵێن بۆڕی میزەڵانی لەو بۆڕیا ئەتوانین چارەسەری بکەین ئەگەر بە چارەسەری بە نەشتەرگەری مەثەلەن لە ڕێگەی دەرمانەوە بەردەکەی فڕێنشانەدات ئەمەیان چییە ینی هەزەکەم بەردەکە قەبارێکی گەورەی هەیە قەبارەکەی چۆنە ینی ئەمە کامەیانە؟ ئەمە ناو بۆڕێکەیە بەڵێگیان ئەمە بۆڕی بەردەکە دابەزیوەتە بۆڕی گورچیلەی یعنی لە بۆڕێکە لە بینی میزەڵان و گورچیلە
فەم بەردەدا بەزی بوو نەخۆشەکە ناڕەحەتی زۆر بوو ئازاری هەبوو ئەمە لەو ڕێگایەوە تەمان دوایەوە چارەسەرمان کرد بەردەکە گەورە بدانە بەزی نەخۆشەکە پێویستی بە نەشتەرگەری کرد لە ڕێگەی بۆ ڕیمیزەوە لە خوارەوە با بڵێن بە ڕێگەی نازۆرەوە چوینە سەر بەردەکە ئاتر ئەگەر بردیوە بە شتێکی ئاوا چوارچوکڵی گیراوە بۆی نەچێتەوە گورچیلە لێ لە ڕێگەی نازۆر ئەمە لیزەرە ئەمە کە ئەم شتە ئاتروا لێدا ئەم لیزەرە ئەیکا بە تۆس بچووکێکاتەوە لەو ڕێگەیەوە بەو چوارچوکڵە بەشێکی بچووکی بەردەکە ئەمینێتەوە بەو شێوە ئەتوانین سەحبیکەینە دەرەوە سێکە ئەو بەردە سەحمان کردە دەرەوە یعنی ڕامان کێشە پاشەوەی شکانمان تەبعا نەبێ بیشکێنی و بچووچکەیتەوە بە لێزەر ئەگینا نەخۆشەکە سەیەکی ئەم بۆ ڕێ زۆر ناسکە نابێت زەختی لێ بکەی زەختی لێکی ئەپچڕێ نەخۆشەکە تووشی ناڕەحەتی زۆر گەورەترە بێ نەشتەرگەری گەورەترە بێ ئەگەر بۆ ڕێکە بریندار کە یان بفچڕێتن فبۆیە ئەبێ بەردەکە بیگری بە ڕێگەی لێزەر ئەمە لێزەرە کە لای خۆمان خەڵک تەقتەقەکە پێڵە لیزەر بەس ئەمەیان لیزەرە سێکە بەردەکە لەم ڕێگای ئەتوانین زۆر بچووکی کەینەوە اینجا پارچێکی بۆ دەرکەین و لێشەوە ئەتوانین بینێن بۆ فاحستا نەخۆشەکە دڵێم بزانین ئەم نوع بەردە لە چی دروست بووە بەڵێ دکتۆر کاتە دەکرێت بڵین قەبارەکان جیاوازیان هەیە بۆم نەبەرجەکان بەپەی قەبارەی جیاواز ڕێگە چارەسەرەکان جیاوازی بەخۆی دەبینێت بەڵێ گیان بەنسبە بەردەکان یعنی شوێنەکەی دەوری هەیە ئەگەر ناو گورچیلەیە بەردێکی گەورەیە ئەو کاتە ئەبێ لە ڕێگای کونی تەنیشتەوە بیکەی و بەردەکەی بۆ بشکێن و دەریکەین ئەگەر لە بۆ ڕێکەدا بەزی ئەگە بەردەکە بەڵفعل لە بۆڕیە و گیر بۆ نەخۆشەکە هەوکردنی هەیە ئەو کاتەگە بەردەکە لە 5 میلی مەسەن نی سانتیم زیاتر بێ ئەگەری فڕەدانی ئەو بەردە طبعاً کەمترە بەڵام ئەگە 5 میلی مەثەن نی سانتیم و کەمتر زۆربەی نەخۆشەکان 85 لە ڕێگەی چارەسەرەوە ئەتوان بەردەکە فڕەدان ڕاضە بکەن ئاو زۆر بخۆن چارەسەریان ئاینێ بەبۆیە یعنی شوێنەکەی دەوری هەیە و بالفعل قەبارەی بەردەکەش دەوری هەیە لەگەڵ ئەوەشدا ئێمە زۆر جاروان نەخۆشە بۆ تەنها نەخۆش خۆم 3 میلیم ئاخاتر 3 میلیم زۆر بچووکە حالبەکە 6 میلیمە 3 میلیمی فڕەنەداوە بۆ لەبەرو لە ڕێڕەوەکە تەسکاتی هەیە لە پێش بەردەکە کە بێتە خوارەوە ئەو ڕێڕەوەی تەسک بۆتەوە فبۆیە شەرت نییە هەموو جارێ مەثەن بۆ فلان کەس سانتیمێکی فڕە ئەمە زۆر جا بە نەخۆشەکە ئاڵێن سەرەتا کە دوای دەست نیشانمان کرد ئارامیان پێ ئەخشین و پێشیان ئاڵێن سەرەتا ئێمە بە چارەسەر لەبەر نەخۆش وامان هەیە مەثەن حتا سانتیمێکی فڕێداوە ینی ئەڵێ باشە بۆ فلان فڕێداوە ئێمە تانەچینە ژیرۆ نازین جار وایە پێش بەردەکە تەسکاتێ بۆیە ڕێڕەوەکەی گرتو نالی بەردەکە بێتە خوارەوە بەڵێ دکتۆر ئەمێ بزانم ئەو ڕێگا چارە سەریانە یاخود ئەو ڕێگانەی کە بەکاردەهێنرێ بۆ ئەوانەی کە بەرجی گورچیلان هەیە کامیان باوترینە یاخود کامیان دەکرێت بڵین جیاوازتر دادەدرێت لە ڕێگا چارەسەرێکی دیکە و سەلامەتترە بەڵام عزیزم طبعا باشترین ڕێگا چارەسەر ئەگە بەردەکە بچووک بێت و نەخۆشەکە سەبری هەبێ ئەمە دائیمان بەداو دەرمان مەثەن لەگەڵ نەخۆشەکە بەردەوامە بین بەڵام ئەگەر دابەزی بسەی کە هەستی کرد هەستی ئازاری هەبوو گورچیلەی پەنما فبۆیە یعنی جیاوازە لە کەسێک بۆ کەسێکی تر مەرز نییە هەموو جارێ هەمان شێواز هەمان شێوە بۆ دوو نەخۆشن سەیەکە یەکێکیان پێویستی بە نەشتەرگەریە لە ڕێگەی نازۆرەوە طبعا ئەوەی زۆرترین باو بێستا لە جیهان بەو شێوە مۆدێرنێک کە جیهازەکان مەثەن لێزەر هاتەکایەوە و لە ڕێگەی نازوورەوە مەثەن ئەچێ ژوورەوە لە ڕێگەی بۆڕی میزەوە ئەچێ ناو میزەڵان لە میزەڵانەوە سەرەکەوی بەردەکەشکەین تا حتێک ئەگەر سانتیمونیوێکی بەردێکی ناو گورچیلە هەبێ حتا لە بەشی خوارەوەی گورچیلە بە ڕێگەی نازووری نەرم واتە ئەو پێنوورەی کە بۆ یەکەین نەرمە ئەتوانێت بچێتە ناو گورچیلەکە و بشکێتەوە سەر بەردەکە بشت طبعا ئەمە باشترین ڕێگایە ئەگە سانتیمونیوێ حتا ئەگەر بەردەکە ناو گورچیلەشوی بۆ لەبەرە گورچیلەی کون ناکەیت تۆ گورچیلەی کونەکەی مەشاکلی زیاترە یعنی مەشاکلی بنجی زیاترە مەشاکلی ئەوەیە ئەم گورچیلە کونەکەی طبعا گشتی دەماری خوێنە احتیمالە لە 100 نەخۆش دوو نەخۆشیان تووشی خوێنبەربوون بێ فبۆیە ئەمە بکەواتە قەبارەکەی خودی نەخۆشەکە ئایا گورچیلێکی هەیە یان دوو گورچیلە هەیە بەردابەزیوە بۆیە لە کەسێک بۆ کەسێک جیاوازە بەڵام بە شێوەی گشتی ئێستا لە ڕێگەی نازوورەوە ئەکرێ بەم نازوورە ئەچێ ژوورە ئەچێ سەر بەردەکە لە ڕێگەی لێزەرەوە ئەشکێتن و ئەتوانی هەر بە هەمان کات پارچە بەردەکانیشی بۆ دەربێنی بەڵێ دکتۆر لەگەڵ ڕێگا چارەسەریەکان ینی ئێوەی پزیشکان چی لە بەرچاو دەگرن مەبەستی پرسیارەکەم لەوەیە کە بەپێی ڕێگەز یاخود تەمەنەکەی یان کێشی ئەمانە هەمووی لە بەرچاو دەگیرێت پێشەوەی کە ڕێگا چارەسەرێک بۆ ئەو نەخۆشە بەکاربهێنرێت
گومانی تیانە بۆیە ئەڵێن لە کەسێک بۆ کەسێک جیاوازە ئەم کەسە نەخۆشی خوێنی هەیە ئەم کەسە دەرمانی خوێنشلکردنەوە وەرەگرێتن ینی بۆیە کۆمەڵێک شت هەیە ئەتوانی یەکسەر بڕیار نەدەی لەسەر نەخۆشەکە یعنی نەخۆشەکە بزانین کام ڕێگا باشترین چارەسەریە بۆ ئەو نەخۆشە مەرز نییە هەموو کات مثلەن هەمان چارەسەر بۆ هەموو نەخۆشەکان بگونجێت ئێستا ئەوەی لە ڤیددیۆکە بین ئەمە لە ڕێگای کونێکی تەنیشتەوە ئەوە بە کۆمپرسەرە لە ڕێگەی کۆمپرسەرەوە بەردەکە گەورەیە ناو گورچیلێتی ڕقیشە لەم کۆمپرسەرەوە لێ دەی بەردەکە پارچە ئەەکەیت و لە ڕێگایە دەریێنی فبۆیە ئەم حاڵەتە لە کەسێکە قەڵەوە کەسێکە مەثلەن نەخۆشی هەیە تەمەنی هەیە لەمە زۆر جاروا هەیە نەخۆشمان بە تەمەنە سەیەکێ بەردێکی هەیە حتا سانتیم 2 سانتیم 3 سانتیم لە بەشی خوارەوەی گورچیلەکەیە نەخۆشەکە هیچ ئازاری نییە نەخۆشی دڵی هەیە کۆمەڵک مەشاکلی هەیە ئەمە بەس لەم حاڵەتە متابعەکەین ئەڵێن دەستکاری ناکەین بۆ لەبەر حاڵەتەکەی تۆ احتیمال گەر دەستکاریکەین تووشی مەشاکلی بنزیکەین مەشاکلی خوێنبەربوونیکەین مەشاکلیکەن بۆیە مەرز نییە هەموو جارێ هەموو بەردێک ئیلا بێتە چارەسەرکردن ئەگەر بەردەکە لە بەشی خوارەوە بێ ئازاری نەبێت تەمەنی هەیە نەخۆشی هەیە قەڵەوە زۆر سەیەکی خطوڕی بنجی هەیە ئێمە ئەم مجازەفە بە نەخۆش ناکەین بۆی ئیلا بەردەکەی بۆ دەرکەین مادام ئازاری نییە نەخۆشەکە لێرەوە متابعەکەین کەی بۆ هۆکاری ئازاریان کەی گورچیلەکەی پەرما ئێمە لەم حاڵەتە بە ناچاری ئەبێ بەردەکەی بۆ دەرێنین اینجا بەپێی بەردەکە لەکوێ لە ناو گورچیلێتی لە میزەڵانێتی لە بۆڕەکەی فبۆیە مەرز نییە هەموو کات هەر بەردێکە بوو لە هەمان شوێن لە هەر شوێنەکە بێ ئیلا دەریکەی بۆ نمونە ئێستاگەسەی ئەم نەخۆشە بکەین ئەم نەخۆشە تەعاان 2 بۆڕی دابەزیوە لە گورچیلەکەی جاروواهەیە ئادەڵێن سێ گورچیلێ ئەمەیە کە 2 بۆڕیەتە خوارەوە ئەم نەخۆشە ئەمە ناو میزەڵانێتی سەی کە لێزەر بوو هەر بەس بۆ بەردەکەنا ئەمە ناو میزەڵانی کیسێک دروست بووە نەخۆشەکە ساڵێک ئەیناڵان بە میزی ناڕەحەتی میزی و ژانی هەبوو بەڵام نەیزانی بوو ئەم کیسە لە بۆ کەرێتە خوارە ناو میزەڵە ئەم کیسە دروست بوو ئەم کیسە بەردێکی سانتیمونیوی تیا بوو سەیکە لە ڕێگای لیزەرەکەەوە ئەمە گۆشتەکەی سەری کونی میزەکەی فراوانەکەین ئەوە بەردێکی تایە لەم ڕێگایەوە اینجا بەردەکە دێنن و بە لیزەر ئەشکێن و بەردەکەی بۆ دەرەخەم نەخۆشەکە سەیەکی پاش ساڵێک فبوویە دەست نیشانکردن زۆر مهمە عیزەکەم یعنی کە نەخۆش دێمەرز نییە نەخۆش هەموو جارێ بە هەمان شێو هەمان شت بێتن ئەمە حاڵەتێکی دەگمەنە کە ئەم کیسە دروست بێتن وەکو کیسێکە کیسێکە و ئێستا سەیەکەی دوایەوە بەردێکی گەورەیتە پاش ئەوە نەخۆشەکە سەیەکەی زۆر ئازاری نما و زۆر هەستی بە ناڕەحەتی نەکرد خلاص یعنی ئەو لە کۆڵ ئەوە بووە کە ساڵێک ئەیناڵان بۆی دایم ئازاری هەبوو دایم ئەڕۆی میزە کرد دایم بەرمی زەڵانی قورس بوو ئەمە ناو میزەڵانە سەیکە ئەمە لە ڕێگای لیزەرەکەەوە ئەم دەرچەکەی بووە گەورە ئەەکەین بۆی ئەمە لە ژێرەوە بەردەکە خۆی حەشار داوە کەسەیەکەی نەخۆشەکە دایم هەستی بە قورساتیە کردسی هەستی دایم ینی هەوکردن بۆی ئەگەڕایەوە میزەکەی ئەژانێ کرد زوو میزە کرد میزی ناڕەحەت بوو کەچی پاش ساڵێک اینجا دەستنیشان چوو بە تەعاان حاڵەت جاروا هەیە سوانەر مەسەرەن دەستنیشانی ناکە یان جاروا هەیە متابعانێ فبۆیە نەخۆش کاتێک چارەسەری وەگرت هەستی بە ناڕەحەتی کرد و بەردەوام بوو ئەبێ ئێمە زیاتر بە دوواداچوونی بەکەن سێکە ئەو بەردەکە لە کوونەکەەوە ئەو ناو میزەڵانیتی ئەم بەردەگەوری تا بوو بە سەرچاوی ناڕەحەتی ئەمە پاشەوە ئەچینە ژوورەسەیەکی بۆ ڕێکە مشکلی نەگورچیلێ کەمێ پەنما بوو بەس پاش دەرهینانی بەردەکە نەخۆشەکە زۆر هەستی بە ئازا هیچ شتێک نما و بۆ کەسێکی ئاسایی باش ئەو بۆڕی هاتر ئەو بۆڕێکەیە ئەمە ناو میزەڵدانێتی لە سەرەتای میزەڵان بۆڕێکی کەواتە ئەم ڕێڕێوی ئەم بۆڕێ ئەم بەردە گرتە بووی فبۆیە مەرز نییە هەموو کات هەمان دەستەواژە بۆ نەخۆشێکی تر بەکاربێنی ڕێگە چارەسەرەکان جیاوازن لە نەخۆشێک بۆ نەخۆشێکی تر بەڵێ ئەی دکتۆر ژینگە تا چەند پەیوەندی بە هەبوونی بەردی گورچیلەوە هەیە ژینگە بێت بۆ ماوەی بێت ئەمانش بە هۆکاردادەندرێت دڵنیا بە عزیزم یعنی بۆ ماوەی دەوری هەیە نەخۆشەیە مەثەلەن سستین نوع بەردێکە ئەمە لە ڕێگەی عائیلەوە ئەگوازرێتەوە بۆیە بالفعل عائیلە دەوری هەیە ئەوانەی لە عائیلە لە هەمان خێزان بەردیان هەیە سەیەکەی زیاتر تووشی بەردەبن بەڵێ هۆکاری ژینگەی هەر ئەوەیە لە ساڵێگە بگەڕێتەوە پێش هەفتاکان و ئێستا طبعاً جۆری خواردنەکان بە ڕێژێکی زۆر مەسەلەن خوێ خواردن گەرمای هاوین کە زیاد بووە لە هەموو یعنی شوێنەکەن گلۆبال وارمینگ کە لە ڕووی جیا مەسەلەن گەرمی بەرەو هەڵکشان ڕۆیوە طبعاً زیاتر ئەم مرۆڤانە هەست بەوەکەن کە گەرمەوی عرەقە ئەکاتن بۆی ئاوەکە زیاتر ناگا بە گورچیلە سەیەکەی زیاتر ئەم حاڵەتە دروستە بێتن بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەرهاد ڕەشید پسپۆری نەشتەرگەری گورچیلە و کۆ ئەنجامی میزەڕۆ سپاس بۆتەوە دکتۆر سپاس بۆ ئێوەش عزیزەکەم